سلام علیکم ئاوڕێیانی خۆشەویستم زۆر بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ لە زنجیرە یاری Forza Horizon 4 کە لە ماوەیەکی زۆرە و یاریم هەن نەکردیە ئەو ڕێ Xboxەکەی خۆ پێکرد گوتم حەزم لێ ڤیدیۆیەک لەسەر یاریی Xbox بکەم یەکەم یاری هاتە پێشکەم یاری فۆرزا بوو حەزم کرد نازانم لەو گۆڕی حەزم کرد یاریەک بکەم هەڵا ڕیکۆردیش بکەم لە بۆ ئێوەی خۆشەویست لە شوێنێکی زۆر جوان سارێک خۆم ڕاگرتێکە لەمبەرگینیەک پێەیە ئیڤێتێکم دۆزیتەوە کە تاوەکو ئێستا نەمکردیە لێگۆ چامپیۆن ئۆکەی نازانم ئەو شتە چییە بەڵام دەچین زانیسی چدایە ئەو ئیڤێنتە چییە داخۆچی هەر شتەکان دەچین ئەنجامی دەین دەیبینین بێکەوە بەڕوا چەند ئیڤێنتی دیکەش چاڵنجی دیکەش ناوانەیە لەو زنجیرەیە تاوای بکەم ئینشاءڵڵا بێکەوە ئەنجام بدەم و حەز دەکەم لە کۆتایی ڤیدیۆیەکەش یان ناوەڕاستەکە کاتێکی نازانم ئۆتۆمبێلێکی نوێژ بکڕین بۆ پارێکە کوی دەکەینەوە تکات دەکەم دوگمێ لایک لەبیر نەکەی بۆ پشتگیریکردن لەو ڤیدیۆ تاوەکو بەردەوام لە یاری فۆرزا یاخود هەر یاریەکان بۆ حەز دەکەن لە کۆمنت بینووسم تکات دەکەم لایک لەبیر مەکە سەبسکرایب چناڵ بکەم بارەسە بکەین یەکەم شت بە پێچوان واو سیارە زۆر سەریعە ئۆکەی زۆر سەریعە بێرە دابڕۆم ئۆکەی بێرە دابڕۆ ئەدەکەوە هاوڕێن چی هاوڕێ دەبی لە یاری فۆرزەکە واو نۆ وەبزانم گاوی بڵم دەکەم ئەمزای لە یاری فۆرزا ناو ئاوێ واو مەڕ سیارەم دەری درعیت نێ حەزم لێ بزانەکەەوە ها بڕۆم ڕوو دەدا ناوی یاری فۆرزا پێچوانێ هەموو شتە ببیەوە بشتێ بشتێ گەیشتنە ئەو چی و جێە قەت ناچین لێرە محەتەیەکی تاوێ ئەوش لێگۆ سپید چامپیۆن go to marketplace what $7 لۆ بە پارێ و دیڵسیە $7 نامانەوێ زۆر سپاس گوتم زانم چییە بەس دیارە هیچ نییە بۆیە پارێ پێ نادەین بە هیچ نەوەک ئۆکەی تۆپگیریشمان هەیە بەڵام تۆپگیرمان ناوێت جارێ شتەکی نوێش هات بوو لە بۆم کوانێ شتەکی نوێم هەنوو هات دەمەکانی کە هەلگاوام دەکرد وتی ئەو ڕیسینگەش لە بۆ کرایتەوە ئێستا حاڵیان دیش گوتم باشە فستیڤال هۆرایزن فستیڤال سایت فستیڤال لە هاتیە لەگەڵ تۆپگیر با بچینە لای فستیڤالەکەی بزان فاست تراڤلیستان سەریعە Xbox Series X واو یەکسەرە ئۆکەی بەشداری فستیڤالی بکەین کەش و هەوا دەگۆڕێ دەبتە وینتەر ئۆکەی لە وەرزی زستان Hey noob, welcome to the winter بابندەوێ season. نوب I'm putting together our winter showcase. If you can think of a driver with a little bit of experience, a lot of influence, and a train to catch, be sure to let me know, yeah? ئەمن نوبم باش ئەم دەرێن نوب The challenge starts here. Unless you can think of a better one, of course. ئەوە چاڵنجەکە بزانم ئەو چاڵنجە چییە وات بۆ بەهار چم کردیا من بخۆش نازانم چم کرد دیارە ئەو چاڵنجە بەس لە بەهاری ئەنجام دەدرێت دەمە بێمە وەرزی زستانێ واو گڕاری
beat the speed target تاخير دەست پێکردن واو ئەو سیارە زۆر سریعە ڕێن واو اوكي لە هەموو ژیان شتووە سریع لێ کرد try again زۆر سریع ئەو فێراریە ئەو جارە واو یەکسەر لە 200 مۆ یەکسەر لە 200 مۆ ستارت اوكي ئەو جارە هەدەی ببمەوە دەبی بمەوە حەز نێو سیارەی بکڕم زۆر سەریع و خۆشە ئەو جارە باشم لۆ عکس بووم تێناگەم لۆ عکس بووم ئەمنی عکس داناوی یاریەکە خۆ دیتتان هەتا من نەبوو اوكي دەبی لە 50 چ بکەی challenge failed why لەبەر چ دەرێت challenge failed ئەگە لە بە داعمەکانی بی ئەو جارە بزانام دەبمەوە beat the speed target دەری 50 چ بکەت هەیە بزانام لە بە داعمی بی why تێناگەم لەبەر چ نایەڵی اوكي هاتەوە زستانم دێ بابە ئەو خەڵک دروستی کردووە ئەو چاڵەنجی تازە خەڵک دروستی کردووە بزانم هیچ شتێک هەیە لێرە ئەنجام نەداوی completed بەشداری شتێکی خۆش پێی خۆش ئەمە تۆپ گیرە چییە؟ ناتوانین بەشداری بکەین بەش ناتوانین جارێ cross country exhibition اوكي چاڵەنجێک لێرە بەردەستە باچی نەوێندەر زان لەوەی زستان یاریەکە چۆنە؟ یاوانی زیاتر سکێنەر بی ئۆتۆمبێلەکان بخشن بەس زۆر جوانە یاریە بەس زستان واو کەرەبی زستان دەکات زۆر جوانە زۆر ئەسە لە کۆنتڕۆڵکردنی سەیارەی بەخێ توانێت زۆر ئاسان نەبی هەستا یاخە باش دەڵم زۆر جوان دەڕۆژی پێ دوای لاعبش زۆر باشە ژی وەڵای بەس لاعبی بخۆم دەرێن بەس لاعبی پێم وابوو زستانەکەی جوانە زستانەکە بەڵام سەبر خەریبی بەهار و پاییزەکەی دەکەم یان ئەوەکەی هاوینەکەی هەموو شتێک سپیە هەموو شتێک لێرە سپیە هەموو شتێک چیاکان زۆر سپینە دەپینە بۆ عەبنمایە جوان شەلاماتە
لو ما بفرج زور مني خدت يقول لي بفنياني بحياتي عندي ما زعما جانا بزور كان بفرج مني ليه ما هاتك بفرج دبيبي أصلا مستك يعني الجامعة ما تنزارك أقل ما نكتب ناس باري حاج نباتو ما تبقى عندنا نباتو لزور الكشو هوايا كمان كامل كشو ما بيسا قبل ما زوره اوكي طولو او ايفنتك يا وچان سيارة بجداري دكي لو ناتام سياري استيخون بجداري كم بايا كار بمبيلا چي بكرم چي بكرم الله خوب سيارة جوانا بس سرعتي زور كمان دوج تنیا اوندا سيارتي دايا مرسيدس لبو ايفنتي تنیا سيارة عندبي اوكي تيجيشتم بس پارم بخوی زوزو کما اوكي هبا دوزكي خون ديكم لبو ايفنتي نازم لبرس دبي لا سيارة تبي التشارجركي خون ديكم رنگا برتقاليكا ارتيا هاش بستونا يا انا مساري لا وش مية بيني تيجيشت والله دون نعم والله ساري او دوز يعمل لك النظافة هذا ابو دريفت زوير على دوزو ولي زوقو ساناسور بس لا انا شبطمو دغزي ئۆتۆمبێل بەس واو بنی سیارەکەتم شاکەناو ڕێیان فۆرزام زۆر نەکردی لێ هاتە شوێنم برم واو بنی سیارەکە بدە بەفر جوانەوە توی نابی لە هەموو وەختێک پێشیان پێوی من لە وەختێک کە دەتوانم نابی دەعم بکەی بەڕاستی هاتینە زۆر والله دوزي دروها يعني روشتي قرصة بس تحكم كردي زور باسا زور كونم ما بديش اشتغل ناس صورتوا هليش ناس توا تورش كمان تورش استنى ورينا بس برا كيشو استنى متزالة كيش كتنا هذا بس يستابك متزالة بروح اوكي بس صرانا وش الزوق كل من كيش زارة نادي دعم كم عيبا زارة زوام الصورانه هم زور باز ويانا راستك يبري الصورانه شو نيت شكرا نازم او موده izia yarım saat kaçı başlarım bu amel yakam nazam خوش نازم ليه كم اوكي ثاني مرة مريض مشكلة ماني شو ماني راي كمان راس ما تكمل ديارة ثاني مرة مشكلة يستاق ما نبي زار بين لسه بنزين هالجا السيارة كتير راس دكاتوا الدغزين برا الجير شاشان يوصل
200 دەڕۆم پێش سەدانیە ئەفزان بردمانە ئۆکەی مشکلە ئەوەکەم ئیمەلەکردن چەندمان پارە دەداتێ ئینفلوەنس وینەر ژیر ڕسمی عەبسیش لەسەرە Xbox Series Xیش لەسەر سینگمە پارەمان چەند دەدێ ئەوە مینەوە 9000 9000 داینێ I should Not mention, Salazar, man, yeah. we want to find out who is the best road racer here at Horizon, so I'll be taking the fastest qualifiers through after each round and eliminating the rest. Welcome to round 3. Okay. Okay. بابەشداری ئەو ڕیسەش بکەین change car Volkswagen 9000 مان هەیە بزانین بە 9000 تاین چه بکڕین هاوڕێن زانین سیارەشی جوانی پێ دێ What is this? Gonna faster. No. Oh man, no, inside. Buy upgrade customize card. Okay, سنة festival okay. لير تاين سيارة وشتي بكري. على festival كان نزيق بينو. Okay, view all cars. أو هم سيارة كأنا. سبايدر مان هي 124. Nope. سيد كمان هي. أكورا. No. 20000 no. واو سيارة جوانة بس زۆر گرانە 2 ملیۆن. أوه 2 ملیۆن. یاریەکەم دیش کراک نییە. ناتوان بە کەیف خۆم پارەی زیاد کەم. بەس زۆر جار خەڵک بە کراک یاریەکەی دەکەم. ئەوەش جوانەوە ئۆستن مارتنە بەڵام گریانە بە 430,000. 300,000 مليونك what the hell 10 مليون what the hell why so grana Audi ما زۆرم حەز لە ئاودی نییە 50,000 زۆر خاوە لەو سیارانەی کە خاون هەرزانن ئەو سیارەی 1939 مۆدی 39 2014 زۆر جوانە ئەو سیارە وای زۆرش گران نییە 160,000 بنتلیمان جوانە بەڵام پارەمان نییە BMW عادی چیت کەمان هەیە جگە لەوانە بوگاری دیسکاونتە شتێکمان نییە کادڵایک جوانە 60,000 شۆفرلێت کێکمە شۆفرلێتی نییە شاش ناکەم شۆفرلێتی داچ ئۆکەی دوڕێنگۆ نازدارە چالنجەر 75,000 چالنجەر my dream car is challenger okay dream car ئەو سیارەش جوانە ناوی چیەوە ئیگڵ جوانە ئەوش فێراریە فێراریمان پێ ناکردوێت جارێ نییە فێراری لە ژیانی ڕاستیش گرانە فیات کورە فیات چه فیات سیارەیە فۆرد ڕابتەرەوە مۆستەنگ زمان لێ نییە GT فۆرد نەو ڕێژی لە تو حەز دەیز نییە ئەوە پێ دەکردێ بەڵام فۆرمیلا دریفت کامری دەبی تێدابی تۆیۆتا هیۆندای ئینفینیتیش تێدایە جاگوار جێمز بۆند ئەدیشن ئۆکەی جێمز بۆندیشیان زیاد کردیە جیپ کیاستینگەری تێدایە بە 36,000 یاری زۆر جوان کیاستینگەر کۆسنگ کۆنیسێک
لامبورگینی ئەوانە نوێنە لانسەر لانسیا لاند ڕۆڤەر مکلارن مرسیدیس ئۆ تانی ئەوش بکڕی لۆریش بکڕی هاوڕێیان واو جیواگن ئۆکەی یاری زۆر تێدایە کیوب مێکوری یارە لە فیلمەکان زۆر بەناوبانگە نیسانی تێدایە ئەڵتیمای تێدایە یانەوە چیەوە سنترایە ئۆکەی ئۆپلیشی تێدایە ئەیلۆ تۆیۆتای تێدا نییە Where is Toyota? Why there is no Toyota? Wow, سيارة ناشرين سيارة زوانة أرزان شو بس هذا زاري أرزان تيا يلبي هات تويوتا تويوتا وزن سيارة كده برايتي ده برا سيارة بنابانجي تويوتا سباقي اوكي أزمة السيارة شي نوع بكرم استهم دي تقريبا زام تسوتها هي أكيرا من ناوي ألفا روميو ناوي سيارة شي جوانا ده بس دبي ديسكاونت وشتانا مع النبي زارزارا DLC cars car park ئەوانە چی دەمێت تێبگەم ئەوانە بە DLC زیاد کردەیە Where is Dodge? The Challenger چی بکرن همین پیاوانه ترا از رنگا چی جوان زما دیزاین کو Yes. Dodge Challenger'i دەکڕین وێتن دۆزە بە خۆتان زان دۆژ چالنجەریش سیاری خەونەکانمە تام بکڕم بەڵام کابراایکی ئایلیمە هیهی ناتوانم سیارە لێ بخڕم جارێ ئەمانە ڕازی دەکەم ئۆکێ ئەکسپلۆد وۆ پرزانت نازدارە Whoa. What's نازدارم حەزم لێ بیکڕم حەزم لێ سیارە ژیان ڕاستیم هەبی garage my car and the two favorite you car get in car بتاعي باقوة تشكين سيارة كمان اوكي انجن انجن كاي بخوي تسيا intake fuel system exhaust اوكي بس باقوة كاين مكان أنا باقوة كم باشا راديتير باقوة كاين
هەمووی فول دەکەم شتە چکەش دەمانێت فولیکەین برێک Here's handling, platform tuning, that kind of thing. ئەمە فول دەکەین اوكي كلاتشي باشترمان هەیە اوكي كلاتشي باشتر تایە تای باشترماندانە ویلی جواندانێ بەڵام نامانێ واو خۆش زۆر جوانە ئەسکای ویلی ناکەم ویلەکەی خۆی زۆر زۆر جوانە بەڵام کەمان هەیە What is this? Upgrade front track with wide. بدێتە دەرێ زیاتر ئەوە لە بۆ هاندلینگی باشە بە هەمان شێوە پشتۆش Want to change your car's aerodynamics? You can do that here. سپیدی کەم دەکاتەوە بەڵام هاندلینگی باشتر دەکات بەزی خۆی جوانترە دیکە ناشیرنە پێشەوەش هاندلینگی دەکەم میمە بەڵام So you want to totally change the insides of your car? Here's where you can do that. What? نەمانتانی هەمی بکڕین بڕێ پارەمان نییە what the hell بس God damn it نازدارە خوایە زۆر نازدارە سیارە زۆر زانە بە شەوی سند جوانە ئەوان گلۆپی دواوەی جوانە زۆر ساقی زۆر باشژی السيارة زور قرصة
سیباقش پێ بکەین زانین خۆ اوكي بەشداری بکەین فۆڵۆ اوكي طبعا هيلكات SRT بدورهم برای زۆر سریع نییە و سیارە بەقەدر ئەو سیارانی تریشتمە واو دۆ چارجەریش نەپێش خۆی هەستانی کورسە چاڵەنجە اوكي ئەوە حساب نیە واو چەندە سوڕێتەوە واو گورەوە چییە ناڕۆ سیارە مەجای سرعتی زۆر کەمە ئەو سیباقە ئەو تراکە بەس ئەوەیە ئەو دەبایە لە بەرگینیەکەمی ناوە وتنسى دري بنا تشيك بوينت دانا ڕۆیشتم ئادەم گەڕێنەوە ئەوەیە بەس ئیدریک کرد ئەو جیە سیارەکەم عادم مەکەڵ سیارەی خەونەکانمە سیارەی خەونەکانمە کێ والله تراکە هیچ خۆش نەبوو خۆشە یعنی بەس ئەوەیە هەموو دریفتە ئەو هەیە ئەو وەزعەیە هاندلینگی زۆر کارە ساکە چاڵەنجە زۆر قورسە مەسڵکارە سیارەی خەونەکانم نەیتوانی براوە بی بزانم هاوڕێنی خۆشەویستم یک دقیقە where are
زعما چییە؟ هەندێک لە شتانەشم بینی بوو. لا لێوە دەکەم فلم زۆر ئەوڕۆ This is Fortune Island. We are about to embark on a voyage to the most hostile terrain Horizon has ever seen. This new site has it all. New events, switchbacks, harsh weather conditions, and an opportunity to find fortune in the Horizon treasure hunt. Fame, fortune, and a whole new playground to explore. What are you waiting for? Okay. بەس بە پارە نەبی. پارەیە. بەس بزانین بە چەندیە. کات دێمە دیڵسییان لە ئاگریانن بە $7 دیڵسەکانی زۆر گرانە بەڕاستی. والله ئەوهانی ئەو سیارێ بەڕاستی حەزم دوور لێرەوەیە ئەو سیارە ماژوتیە زۆرش ماژوتێ چاڵنجەر ئەوهانیە Drift zones. Hook it in, flick the back end out, ride the handbrake all the way through the flags. This is what I live for. ئەوەی ئەوهانیە اوكي ئەو سیارە بەخۆی وانییە بەڕاژیان ڕاستی یانی هەموو لێرەوەیان کردن مشكلة كيسية كاكو Welcome to the Eliminator. Choose your car. Alright, so there's only one car, but don't worry, you can upgrade later. What's going on? Dastım naşta çiğda. Bazı sayın Now, batı now. choose a starting point. Remember, buildings, landmarks, and points of interest are good places to search for car drops. ئەمە نازانم کرد بە فۆرزای زۆر شارەزانیمە لێژە بەعشوای گەمەی دەکەم دەستکاری شتێکم کرد ئەمزانم لێن تۆ شوێنی خۆم بەڵام ئۆکەی هاتمە ناوی ڤێنتە چی نازانم چشە نازانم ئۆکەی هاتە هاوارە چیە Bismillah. Ini kita kerja. Kafir mi? Aynen. Time to shrink the arena. Stay inside if you want to win. Activate the big force field. Oh, battle royale. Which arena shrinking. I think it's good though. Okay. What's your area? زين أنا سيارة. والله يكون شجر. Cha-ching! Car drop time. Keep an eye out for these flares to find more. Oh. Sweet. But don't stop there. There's even higher level cars to be found, if you're lucky. أقول هاتهم لقوا من وراء استماع. والله لا أنا ما بستي أو أولي تبي لكام دوزيا.
وای خۆشە ئەو مۆدە خۆ شەن ساعتی من ئەوەندۆری هاوڕێ خۆ شەنس وای خۆ شەن ساعتی من سوپڕە ئەو سیارەم ناژوشتیە بەس دەیتیتم بە مەعرەزی جارەکەم وتێ بەسیۆ زۆر ناخۆشە بگریت ئینشاڵڵا کەس ناگریت نازانم چێ وەدەچم بەس هاتمەسە ئەو خەتەپەندەیە نازانم ئەو خەتەپەندەیە هەچشە ئەو دەبی ناوەڕاستی ماپەکەی بی ئاها ئۆکەی تێگەیشتم تێگەیشتم ئەسڵی بچم سیارەی کە بدۆزمەوە بەس پێم وابی ئەوها بڕۆم باشترنی هاوڕێ برێ لە پشتۆ ئەوە دێ ئەو خەتە دەچمەوە ناوەڕاستی یانەکەی کەس لێرەدا دەنێ بزانم سیارەشم لێرە کۆ ئەوە جادەیە دەژیان ڕاستی کۆلا لێ دەژی خۆ دەبینیەوە سیارەشی دیکە نابینن دۆمەتەکەی سیارەش کە دەمێنە ئۆکێ سیارەش ئەوەی خۆمە کەس دێت تێرە ئەوە چییە؟ میلی کوپەر ڕقم لەو سیارە دەبتۆ زۆر لە ژیان ڕاستیش داش زۆر ناشرینە مزاژنی خۆشە مۆنستەر ئینەرجیشە لعبەکان کەمو لەولایە شتەکەم دیت لێرە کا سیارەکی دیکەم لێ ڕقم لە منی کوپەر دەبتەوە ناوەڕاستی ماپەکەی نەمشکلەمان نیە Arena shrinking! ماپەکەی مشکلە اوكي سيارتك 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 او زارت سياق
سیارەی پۆلیسی بەریتانی کات پێم Looks like someone beat you to the car drop. Gotta be quicker next time. چییە؟ نەفەرە پێش دەکەوە لەسەرەوەیەکان ڕۆکی سیارەی بەدەست بینی لە دیاری ئەوهایە نایگەمەوە چی پێوە دەفەڕی لە عادی پێشە پۆشتە زیاتر ناڕە بەخۆنا بکەم come here! Okay. There we go. What? What are we doing? سەری ماکەکەی Okay. سیارەی دەبیرم بەنزارە چوار دەگەم Arena shrinking! Okay, Volkswagen Golf. Aslında سیارە جۆستەری ئیشنیان کردن. فزا اوتي انا جيش متاس مش لاعب اش كان عارفين ليك لدي يعني مقصد من الشركه كده ثانيه او بعض الرياضه الثانيه برسكو في السياره بي اوكي بس ما ظهر Challenged. First to the destination gets to stay in the game. Second, well, there's no prize for second. Oh, shit. You do know you're against a much faster car, don't you? But don't panic, you can still win this. It's just gonna take some smart driving. That's a challenge. First to the destination gets to stay in the game. Second, well, there's no prize for second. That's a win! لاعبك كم ذاك الناقة Upgrade your cars or take theirs. The bigger they
they are, the harder they fall. Go on, grab their car. اللعيبه كذا كما كيف فرتكش من كده او لسه زايد الرئيس بس ها اوكي فورد وتصل سعري تحكي من هذا بس سعري Go! Get on the horn and get eliminating. Every driver for themselves. Quick heads up, all races point towards the center of the arena. And watch out for trees, yeah? Nobody wants to get eliminated by trees. Arena shrinking! دورة مزارع ايش المقيس توازن يمين. This is Okay. the final أستغفر showdown. بهم كوا Few remain. أستشهد أنا Only فورزا one can join the كبيلوت باك Illuminati. الرياضي إليمينيتر نبدأ Get زاني بس ready. أصلا كان لا فيديو اتش دي كي فورزا أجر بكم أستسيبي ستاخ كمان Mom spaghetti. Great. بس Want to go كم around again? وتشتغل تاخ كمان No more تشتغل hesitance! أوكي ويسكن شنا وقت يا لا شو هذا Oh, yeah, you'll look sharp in those. You can head home to change if you like, or just do it here at the festival site. مين ما كأويا سعري خونكاني خوم كري There could be only one. Go! بكاولينا كبرا الحمد لله زۆر نەخۆش شمەڕۆ بەس گوتم ڤیدیۆ هەردەی بکەن بە خاتی ئەوەی خۆشەویست تا ڤیدیۆ هێشتی کە چاتان ماز دەکەم تکا دەکەم دگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن خۆتان لەگەڵ